ئێمە میوانداری خات و سروە عوسمانمان کردووە کە سەرپەرشتیاری گروپی خەیاڵی خانمانە. ئەم گروپە یەکێکن لەو گروپانەی لەو گەنجانەی کە هەوڵەدەن هەمیشە پەرە بە کار و پیشەی گەنجان بدەن لە بواری جیاوازدا و پێشانگای تایبەت و گشتی و چەندین شێوازی جیاواز بۆیانەکرێتەوە تا بەردەوام بن لە کارەکان. ئەمە خاڵێکی گرنگە کە ئەڵی بەردەوام بن لە کارەکان، چونکە هەر کاتێک کەسێک کە پیشەیە یاخود بەهرەیەکی هەیە پێویستی بە بەردەوامی هەیە بۆ سەرکەوتنی. ڕاستەوخۆ دەچمە سلێمانی لە ستودیۆی سلێمانیەوە خات و سروە عوسمانم لەگەڵ دەبێت. بەیانیت باش خاتون، بەو هیوایم کە ڕۆژێکی باش بێت بۆ ئێوە. پێم خۆشە سەرەتا باسێکی گروپەکەتمان بۆ بکەیت، دواتریش باسی ئەو ئامانج و کار و چالاکیانەکەین کە ئێوە پەیڕەویەکەن. بەڵێ سڵاوتان لێبێ، بەیانی ئێوە باش، زۆر سوپاس بۆ میوانداریەکەتان. هەشتی هەشت ڕۆژی ڕاگەیاندنی گروپی خەیاڵی خانمان لە ئەندامانی گروپەکەمان پیرۆز بێت کە ئەمڕۆیە. سوپاس بۆ میوانداری بەڕێستان. باشە، خات و سروە گروپەکەتان چەند ساڵە دامەزراوە، سەرەتا چۆن بووە؟ پێم خۆشە باسێکی گشتی گروپەکەتانم بۆ بکەی وە لە چەند کەس پێک هاتووە؟ بەڵێ، دیارە گروپی خەیاڵی خانمان لە هەشتی 2019 خۆی ڕاگەیاند، بەڵام خۆی لە مانگی 2019 واتە پێش 5 مانگ کار و چالاکیەکانی هەبووە. بە خۆشحاڵیەوە هەتاوەکو ئێستا بەردەوامە و کۆمەڵێک خاتوونی زۆر بەڕێزی تایە کە کارەکانیان جیاوازە، هەروەها بەردەوام هەوڵەدەن بۆ نوێکاری و کاری تازەگەری. ئەندامەکانیش بەپێی چالاکیەکانە گۆڕێت، بەپێی مانگ و ساڵەکانە گۆڕێت. زیاتر ئەو خاتونانش ئەمێننەوە کە زۆر چالاکن، زۆر جدین لە ئیشەکانیانە، هەوڵەدەن وەکو کارێکی سەرەکی ڕۆژانەی خۆیان کاری تیا بکەن. هەندێک خانتۆریشمان هەیە وەکو خەونێک، وەکو خولیایەک لە دەرەوەی کاری سەرەکی خۆی کارەکان ئەکات. باشە، خاتی سروە ئەو کارانەی ئێوەی کە گروپەکەتان لەگەڵتانایە پێویستی بە ماندوونەناسیە، پێویستی بە بەردەوامیە. جا پێم خۆشە بزانم ئێوە خۆبەخشانە کارەکەن یاخود بە چ میکانیزمێک، بە تایبەت ئەگەر ئەندامێکی تازەتان بۆ بێت یاخود هەر ئەندامە سەرەکیەکانی خۆتان چۆن کارەکەن، کاری خۆبەخشیەکەن، کاتێتانە پێشانگایە بکەنەوە، چۆن خۆتان ماندووەکەن و بەردەوامە بن؟ بەڵێ، دیارە سەرەتای دروستبوونی گروپەکە کارێکی خۆڕسکی بوو کە لە چەند پێشەنگایەک هاوڕەکان ئاگادارە کردەوە لەوەی کە چالاکیەک هەیە با بێکۆ بەشدار بین گروپم بۆ دروستکردن، یاخود ئەوان ئاگاداری چالاکیەکە بوون و بە منیانەوت. پاش چەند جارێک ئەلحەمدولیلا لە کارەکانم ڕازی بوون وەکوی سەرپەرشتیکردن. دواتر وتیان حەزەکەین ببی بە سەرپەرشتیارمان و گروپێکی تایبەتمان بۆدا بنیت. ئیتر بۆ ماوەی 3 ساڵە ئێمە چالاکیەکانمان ئەنجام دەین، هەتاوەکو تقریباً ساڵێک لەمەوە پێش ئێمە بە خۆبەخشی هەموو کارەکانمان کردووە بەبێ هیچ بەرامبەریەک. بەڵام ئەوەی هەیە کە خانمەکان لە ناو خۆمانە پێداویستی و کەرەستە و تێچووەکانمان لە ئەستۆی خۆمانەگرت و دابەشمانە کرد لە هاتوچۆ و هەروەها ئەو کەرەستە و پێداویستیانی کە ئەمان کڕی بۆ بەڕێکردنی کارەکانمان. بەڵام تقریبی ساڵێکە کە شتێکی ڕەمزی بچووکیان لێ وەرەگرین، ئەکرێ بڵێم ئەم وەرگرتنی ئەم بڕەمادیەش هەر لە چالاکیەکان و لە کۆبنەوەی مانگان 3 مانگ جارێک کۆبنەوەمان هەیە و دەرچوون و چالاکیەکانمان و خەڵاتکردنیان و پشگیریکردنیان هەر لە بڵێ لە ناو گروپەکە بەکار ئەهێنرێتەوە بە خۆشحاڵیەوە. باشە، پێم خۆشە مادەم تەوەرەکەمان باسکردنە لە ڕۆڵی گروپ یاخود کەسەکان لە هەستکردن بە بەرپرسیاتی یاخود کاری خۆبەخشی لە ناو گەنجاندا بەگشتن. تۆ باسێکی بکەی بەو پێی کە ئەزمونێکت هەیە لەگەڵ کاری خۆبەخشی. کاری خۆبەخشی چییە؟ بۆچی بە گەنجان ئەڵێ کە بۆ ئەوەی بتوانن لە داهاتوو کارێکی باش و دامەزراوەی بکەن سەرەتا کاری خۆبەخشی بکەن؟
بەڵێ کاری خۆبەخشی ئەکرێ بڵێن سەرەتاکەی ئەبێ بگەڕیتەوە بۆ نیەتی خۆت خاڵستکەی کە ئەم شتە لە پێناو خوایە یاخود لە پێناو ئەوەی کە تۆ کۆمەڵێک خانم بە نیسبەت خۆمەوە پێ ئەگەیەنیت بەبێ ئەوەی کە تۆ نابێت چاوەڕێی ئەوە بکەیت کە دەستخۆشی لێ بکرێت یاخود چاوەڕێ ئەوە بکەیت کە تۆ ناوبانگێک دەرکەیت یاخود بە گەورە ببینرێت ئەمانە ئەبێ بخەیتە ئەو لاوە ئەبێ کارەکان و چالاکی و هەوڵ و ماندووبوونەکانت تۆ بگەێنێتە ئەوەی کە ناوبانگێکە هەبێت و ئەمە ئەو پەڕی دڵسۆزیە کە تۆ ئەبینێتەوە لە داهاتوودا کە ساڵ بە ساڵ و لە پرۆژەی جیاوازە خۆت ئەبینیتەوە کەسایەتێکیت بۆ دروست دەبێت ئەمەش فەزلی خوایە بەگشتی پێویستە کات ئێمە هەریەکێکمان لە لایانی خۆمانەوە چۆنەڵیت بەهرەیەکمان هەبێت توانایەکمان هەیە بیخەینە کار و بتوانین جوانیەکانی ژیان جوانتر بکەین و ئێمە بە گۆڕانکاریەکانمان بەو هەستە جیاوازانی کە هەمانە بۆ ژیان بەو لایەنە جیاوازیانەی هونەر یاخود هەر بوارێکی ژیان ئێمە ئەتوانین گرنگی بە ژیانی خۆمان بدەین و جوانی زیاتر ببەخشین بە بەردەوامی لەبوونماندا. باشە ئەو کەسانی کە بەشدارن لە گروپەکەتان یاخود بەگشتی لە پێشانگاکە زیاتر لە چ ڕێگەزێکن ژنان یان کوڕان بڵێن پیاوان جا هەر لەگەڵەوەشدا بزانم کامیان دەستڕەنگینترن ئێوە هەوڵتان داوە پیاوانیش لەو بوارەیە کار بکەن و هاوشانی ئێوە دەستڕەنگینیان هەبێت؟ بەڵێ دیارە ئێمە کە سەرەتای مانگی سێی 2009 کە گروپەکە دروست بوو تقریبا 3-4 پیاوی بەڕێزمان لەگەڵا بوون کە ئەوانیش زۆر دەستڕەنگین بوون بەڵام دواتر کە گروپەکەمان ڕاگەیاند خانمان بەگشتی حەزیان کرد هەر خانمانی تیابێ گروپەکە و زۆر کاتیش ئەم پرسیارەم لێ ئەەکەن بۆچی پیاوانی تیانین ئێمەش وەڵاممان ئەوەیە کە پیاوان لە هەر شوێنێک من بە تەنیاش بێ ئەتوانێت کاری خۆی بکات چوونە دەرەوەی هەبێت کارەکانی خۆی ڕێک خات و بە دوواداچوونی هەبێت بەڵام لە کۆمەڵگەی ئێمەدا خانم پێویستەکە لەلایەن زۆر جوانە کە لەلایەن خانمێکی ترەوە هاوکاری بکرێت کە گروپێک دروست کراوە پڕەتی لە کۆمەڵێک خانمی دڵسۆز و بەڕێز بەیەکەوە کارەکانیانەکەن هەستەکەم ڕنگدانەوەیکی زۆر جوانتری هەیە چکە عادەتەن ئێمە چۆن پێمان خۆشە بۆ خۆمان گرنگی بە کارەکانمان بدەین حەزەکەین ئەو خانمانش کە لە دەوروبەرمانن بە هەمان شێوە خانمەکانیشمان کە لە ناو گروپەکان هەر تەقبیرە لە ناوەی گروپەکەمان بڵین. باشە پەیامی تۆ چییە بۆ خانمانەی کە هێشتا نایانەوێت بۆ نمونە ئەو بەهرەی هەیەە ئەو کارەی هەیەە دەست پێ بکەن یان تا ئێستا نیان توانیوە تەجروبەی بکەن یان نایانەوێت ببنە خاوەنی داهات و بژێوی خۆیان؟ بەڵێ دیارە سەرەتا پێویستە بڕیاردانێکی دروستی لێ بدرێت بەڵام لە هەمان کاتیشە نابێ بترسی لە ترست هەبێت لە داهاتوو کە ئایا ئەم کارە سەرکەوتۆ بە یاخۆت ئەوەی کە بەلایەکی ترە ئاڕوان تۆ گرنگ ئەوەیە هەوڵ و ماندووبوونی خۆت ئەنجام بدەیت بەو کاری کە ئەتەوێت پێشی بخەیت خی گەورە فەرمێ لە تۆ حرەکەت لە منیش بەرەکەت یعنی ئێمە گرنگ ئەوەیە خۆمان بتوانین بەرنامە ڕێژی بکەین بۆ کارەکانمان و چەندێک زووتر دەستکەی بە ئەوەی کە گرنگی بێ بە کارەکەی خۆت بە خەونەکەی خۆت باشترێکە چکە تەمەن بەپێی تەمەن بیرکردنەوە و کەسایەتی و چۆنەڵێی هەنێ حاڵەت هەیە لە ئینسانە ئەگۆڕێت بۆ نمونە لە تەمەنێکی گەنجات و حەزل لە کۆمەڵە کارە حەزل لە کۆمەڵە پیشە هەیە بەڵام ئەگەیتە تەمەنێک کە کامڵ ئەبیت سیرەکەی ئەو تاقەوتوانات نامێنێت لەبەرەوە هەتاوەکو لە هەر تەمێنێکە حەزل لە هەر شتێک بوو هەر شتێک هات بە مشکتا گرنگی پێ بدەیت زۆر باشە بێت و دڵنیا بە لەوەی کە سەرکەوتووە بیت و نابێت لە قسەی خەڵکی بترسی نابێت لەوە بترسی کە بڵێ سەرکەوتوو نابم یاخود لە ڕەخنە بترسی ڕەخنەکان گەورەتەکەن جوانێکی باشتر پێ ئەدەن بە کارەکانت. ڕاستە خات و سروع عوسمان من خۆش حاڵ بووم کە وەک سەرپەرشتیاری گروپی خەیاڵی خانمان لەگەڵمان بووی بە هیوای بەردەوامیتان و سەرکەوتنی بەردەوام بۆ خانمان.
زۆر سپاس.